بەناوی خی گەورە بینەرانی بەرنمەی ئارێزە سڵاوی خی گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتاندا دێنەوە لاتان. بەرنمەی ئەم جارەمان سەبارەت بە لێبوردەیە لە پەیوەندی هاوسەریدا. ئێمە دیارە لە بەرنامی پێشودا بە درێژی باسی لێبوردەییمان کرد کاریگەری لەسەر کۆمەلگاوە پێویستێتی و تا چەندە ئەو ڕەهەندی لێبوردەی باڵێن گرنگە بۆ سەررجەم کۆمەلگا بگشتی بۆ بەردەوامی ژیانێکی ئاسوودە لە کۆمەلگادا زۆر بە پێویستمان زانی لە ئەڵلقەیەکی تایبەتدا زۆر بە تایبەت قسە لەسەر خێزان کە بەرنمەکەمان بەرنمەیەکی کۆمەڵایەتیەوە گرنگی باسی خێزان و لەگەڵ چەمکی لێبوردەیە بە پێویست دەزانین وەک دەزانین پرۆسی هاوسەرگیری یەکێکە لە گرنگترین پەیوەندی کۆمەڵایەتیەکان پەیوەندی مرۆڤایەتیەکان کە لە نێوان ئافرەت و پیاودا پێک دێت و ماوەیەکی درێژ دەخایێنێت و ئەکرێت تا کۆتایی تەمەنیانم دوو تاکە بەیەکەوە بژین و یان بە جیاببوونەوە یا بە مردن یەکێکیان ئەم پەیوەندی کۆتایی بێت. لێبوردن و لێخۆشبوون یەکێکە لە پایەک سەرەکیەکان بۆ ڕاگرتن و بەردەوامێتی ئەم پەیوەندیە. بەبێ لە یەکتر خۆش بوون بەبێ لێبوردەی ئەم ژیانە زۆر سەختە کە لە بینی دوو کەسا بۆ شێوەیە ماوەیەکی دوور درێژە خایانێەوە سەررجەم ژیانیان بەیەکەوە هاوبەشە هەموو شتەکانی ژیانیان بەیەکەوە هاوبەشە تەنانەت دوایی هاوبەشە بن زیالەوەی کە لە ژیانیانە ژیانێکی هاوبەش پێگەێنن لە مناڵ و لە هەرچی هەیەە هاوبەشیان ئەبێت زۆر پێویست دەکات چاوپۆشی و لێبوردەیان هەبێت بەرامبەر ئەو کەم و کوڕی و با بڵین هەڵاوشتانی کە لە ژیانی ڕۆژانەیە بەرامبەر یەکتر دروست ئەبێت یان لێکتێنەگەی شتێک دروست دەبێت بۆ ڕزگاربوون لە زۆری گرفت لە ژیاندا لێبوردەیی خاڵێکی سەرەکیە بۆ لەسەر ڕێگەی هاوسەران. هاوسەرگیری سەرکەوتو زۆر زەحمەت و سەختە بەبێ لێبوردەی و چاوپۆشی لە یەکترکردن بەردەوام بێت و بەبێ ئەوەی ئەم دوو کەسە ئامادەیان تیاابێ لە سەرەتای ژیانیانە بۆ چاوپۆشیکردن لە کوڕیانی یەکتر زۆر زەحمەتە بتوانن بەردەوام بن بەیەکەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میواندەری زۆر بەڕێز دکتۆر سەمەد ئەحمەد پسپۆر لە بواری پەروەردە و دەرووناسیدا دەکەین بەخێراتن دەکەین کاک دکتۆر بەخێر بێ بۆ بەرنامەکەمان. سپاسی ئامادەبوونت دەکەین. دیارە پێمان خۆشە لەسەرتاوە لە جەناب پرسین وەکو کەسێک کە سپۆری لە بواری دەرووناسیدا تا چەند بە پێویستی دەزانی لێبوردەیی لە خێزاندا. سپاس بۆ ئەم میوانداریە سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بێگومان ئێمە بابەت قسە لەسەر بابەتێکی زۆر گرنگ هەم شخصی هەم کۆمەڵایەتی یەکەین. لە ڕاستیە مرۆڤ و مرۆڤایەتی هەمیشە پەکیان کەوتووە لەسەر لێبوردەیی. چونکە ئەگەر لێبوردەیی نەبێت ئەبێت دیوەکەی تری ببینین کە بریتێ لە تۆڵەسەندنەوە و مرۆڤیش ئەگەر ئەوەی بیر لەوە بکاتەوە کە خەریکی تۆڵەسەندنەوە بێت ڕەنگە فرسەتی ئەوەی نەبێ هەر ژیان بکات. اینجا ئەمە چ جای ئەوەی کە لە ئاسی خێزانیە بێگومان مرۆڤەکانی سەر زەوی ئەگەر وای پێوانە بکەین کە بڵین 7 ملیار مرۆڤ لەسەر زەوی هەیە هیچ یەکێکیان لەوی تر ناچێت. ئێمە خاڵی هاوبەشمان زۆرە لە نێوان مرۆڤەکانە هەمومان دوو چاومانەیە لوتێک و دەمێک و دوو گوێچکە خاڵی هاوبەش زۆرە بەڵام لەگەڵ هەموو ئەو هاوبەشیانە 7 ملیار مرۆڤ هەیە لەسەر زەوی 7 ملیار جیاوازی هەیە لە نێوان مرۆڤەکانی هیچ یەکێک لەوی ترمان ناچێت. باش ئەم فرەیی ئەم جیاوازیە ناچارمانەکە کە لێبوردە بین بەبێ لێبوردەی مەحاڵە ئێمە بتوانین ژیان درێژە پێ بدەین. لێبوردەیش لە ڕاستیە بریتە نێن لە سازشکردن لەسەر داخوازیەکانمان من داخوازیەکمە سازشی لەسەرەکەم تەنازل بۆ ئەوی درەکەم نەخێر نا لێبوردەیی ئەبێت بریتێ بێت لە یەکتری قبولکردن و لە بەرچاوگرتنی جیاوازیەکان. ئەگە ئەلەوێەوە ئاوا سەیری نەکەین تەنیا سازش بێ لەسەر ئەویتر هەریەکەمان ڕەنگە ببینە قوربانی ئەویتر بۆیە لێبوردەیی وەک سازشکردن و تەنازل سیر نەکەین بەڵکو وەک لە بەرچاوگرتنی جیاوازیەکان و پێویستیەکی ژیان مرۆڤەکان لە بەرچاو بگرین. اینجا ئەمەگەر هەم بۆ کۆی مرۆڤایەتی ئاوا بێت بەبێ لە بەرچاوگرتنی نەتەوەکان ئاینەکان نەژاد توخمی مرۆڤایەتی نێرومێ ئەوە لە خێزانە لە هەر شتێکتر زیاتر پێویستە. واتە ئەگەر بۆ نەتەوەکان پێویست لێبوردە بن لەگەڵ یەکتری بۆ ئاینەکانە بێ پێویست بن لەگەڵ یەکتری بۆ توخمی نێرومێ ئەوە لە خێزانە هەر زۆر زیاتر پێویستە چونکە خێزان دامەزراوەیەکە کە هەمیشە یەکتری تەواوەکەن و یەکتری جوانەکەن و پەکیان لەسەر یەکتری ئەکە مرۆڤەکان و مەحاڵە بەبێ ئەم هاوکاری و تەباییە لە نێوانیانە بتوانن درێژە پێ بدەن. بۆیە لە خێزانە لێبوردەیی لە هەر شوێنێکتر لە هەر دامەزراوەیەکی تر گرنگترە چونکە ژیان و ژن و مێردایەتیان باڵێن پرۆسی هاوسەرگیری وەکو مامۆستا لە سەرەتای بەرنامەکەوتی پرۆسەیەکی درێژخایەنە بۆ ڕۆژ و دوو ڕۆژ و سێ ڕۆژ و بۆ ساتە وەخت و بۆ کات بەسەربردن نییە. لە ڕاستیە مانای ژیان لە
ڕێگەی ئەتوانین بڵین چوارچەوەی خێزانەوە بەدەست دێت بۆیە هەمیشە ژن و مێردەکانی ئەندامانی تری خێزان پێکیان لەسەرواکە کە ئەبێ لێبوردە بن لەگەڵ یەکتریە جارێکی تر تاکید لەواکەمەوە ئەمە سازش نییە بەڵکو لە بەرچاوگرتنی جیاوازیەکانە ژن و مێرد زۆر گرنگە هەر یەکەیان بە سروشتی خۆیان نمایشی خۆیان بکەن کەس هەوڵی ئەوە نەدات ئەوی تر کۆپی بکات یعنی ئەم کۆپیکردنەی یەکتری زۆر خەتەرناکە زۆر خراپە ژن بێوێ ڕێک نوسخەیەکی خۆی ئەبێ پیاوەکەشی وا دەرچێت پیاوەکە بوێت نوسخەی دووەمی خۆی ڕێک ژنەکەی ئاوا دەرچێت ئەمە زۆر خراپە ئەبێ یەکتری قبولکەین وەک ئەوەی هەن هەردوو لایەن پایەکانی خێزان بریتە لە ڕێز لە وەفا لە دڵسۆزی لە میهرەبانی کۆی هەموو ئەمانش پایەکی تری زیادەکە کە بریتە لە لێبوردەی بەبێ ئەمانە مەحاڵە خێزان دامەزراوەیەکی سەربڵند بێت خێزان وەکەڵی لەسەر قاچەکانی خۆی بوەستێت بۆیە لێرەوە لێبوردەیی پایەیەکی زۆر گرنگ قاچێکی تری زۆر گرنگی خێزانە هیچی کەمتر نییە لە وەفاداری هیچی کەمتر نییە لە دڵسۆزی لە میهرەبانی لە خۆشەویستی بە قسەکەی بەڕێستاوا دەرەکەوێت کە مەسەلەی لێبوردەیی بە تایبەتی لە ناو خێزانە کە سێرەکەی بەو جیاوازیانی کە بەڕێستان باستان کرد بەو جیاوازیی کە هەموو هیچ مرۆڤێک لە مرۆڤێکی تر ناچێت بە تایبەتی لە بۆچوونیە لە ڕەئیە لە بیرکردنەوەیە لە مشتان لە طەبیعەتە ئەشبینی لە هەمووی یعنی عجیبتر ئەوەیە کە ئەم دوو مرۆڤە لە دووبی ئەی جیاواز یەنە ژێر سەقفی ماڵێکەوە کە لە ناو ماڵەکە ئەبنە خێزانێک و چۆن تەعامل بۆیە گرنگترین موسسەی خێزانە کە دوو چونکە تۆ ئەگەر سیرکەیت کاتێک کە ئەبینین پەیوەندی ئەو پەیوەندیە ئەو عیلاقە زەوجەی کە لە نێوان ژن و مێردا هەیە بەڕاستی علاقەیەکی بەس تەنها مجرد معاشی و مەسەلا ئەگرێ بەستێک نییە کە لە بینی دوو شخصە ئەکرێ هەر کاتێ ڕەغبەتیان بە یەکەوە نەما یەکسەر مەسەلا ئەو گرێبەستە هەڵ بوەشێنەوە یاخود گەڕان بێ بە دوای کۆمەڵی مەسلحەتی مادی و معنەویدا بەڵام ئەبینین یعنی ئەبێت موسسەی خێزان وەک چۆنەڵێ وەکو ئەو حاڵەتە کە وەکو وەزیفە وەزیفەیەکی چۆنەڵێ حکومی یا وەزیفەیەکی ئەهلی لە مەسەلە کۆمپانیایەکە سیر نەکرێ بەڵکو بتوانرێت کە ئەم پەیوەندی نێوان ژنومێت ئەگەر تەلاق لە بەینا نەبێ ئەگەر هەنگاوەکان بەرەو جیابوونەوە نەبێت بەڕاستی پەیوەندیەکی دوور و درێژ و یعنی چۆنەڵێ هەتا بەعید المەدایە ینی بەو مانایی کە هەتا ینی ئەو کەسە ئەگەر بەیەکەوە بمێنەوە ڕەفیقی دوا ڕۆژیشە بن کە لە دنیا دەرئەچن بۆیە ئەم وەزیفەیە بەڕاستی گرنگترین شت ئەوەیە لە پەیوەندی نێوان ژن و مێردا ئەوەیە کە ژیانیان بەڕاستی ئەو علاقەی ژن و مێردان هەمیشە بە ڕۆحی تەفاعول بە یەکتری هەمیشە تەفاعولی خیر بە یەکتری بەرن نەک بە جۆرێک ینی کاتێکە بۆ نمونەیەشی لە هاوسەرەکان هەڵەیەک بەرامبەر بەوی ترەکات ئیتر تەفاعول هیچ شتێک نەمێنێ و بەرچاوی ڕەش بێ و هەموو چاکەکانی ئەو کەسەی لە بەرچاوون بێ و هەوڵ بدا مەسەلا سەبر بگرێ یعنی خۆی یعنی جوانترین سیفەت لە سیفەتی مرۆڤایەتی سەبرگرتنە ئەو سەبرگرتنە بە تایبەتی لە ناو خێزانە چونکە تۆ کاتێک کە لێبوردە ئەبی سەبر ئەگری بەرامبەر بە تۆڵەسەندنەوە یعنی سەبرت گرتووە لەوە تۆڵەی لێ بکەیتەوە بۆیە کاتێک کە هەڵ ئەسیبەوەی کە تۆ ئەو کەسە هەڵەیەکی کردووە هەڵەکە بەردەوام نیە چونکە ژیانی ژن و مێردایەتی بەڕاستی یعنی زۆر معڕەزە بۆ ئەوەی کە هەمیشە بەردەوام معڕەزە بۆ گەردەلول و بۆ ئەوەی کە شتی خراپ ڕق لێبوونەوە ئینتیقام مەسەلا سەرپکێشە بۆ خراپەکردن بەرامبەر بە یەکتری سەرپکێشە بۆ زوڵمکردن بەرامبەر بە یەکتری بۆیە هەر کاتێک ئەگەر ڕۆحی ئینتیقام هەوڵ ئینسان ئەو هەستەی لا دروست بێ کە هەوڵی ئینتیقامدان بکاتەوە ئینتیقام بسێنێت تۆڵە بکاتەوە ئەو کاتە ئەو ڕەغبەتی ئینتیقامە زۆربەی کاتە جوانەکانی تەمەنی بەس یعنی تێپەڕێنێ بەڵێ 100% قسەکەی جەنابتە بۆ تەواوکەری قسەکەی جەنابەت ئەمێ بڵێم ڕاستیان مرۆڤ بوونەوەرێکە نەفریشتێ نە شەیتانە یعنی تێکەڵەیەکە لە ئەگەری ئەوەی هەیە هەمیشە هەڵە بکات هەمیشە ئەگەری ئەوەی هەڵە بکە مرۆڤ بوونەوەرێکی هەڵەکارە بەڵام هەڵەش هەمیشە ئەگەری ئەوەی هەیە چاک بکرێت و ڕاست بکرێتەوە واتە ئێمە لە بەرامبەر هەڵەی مرۆڤە ناکرێت بێ ئومێد بین کاتێکی ژن و مێرد یان نێرومەیەک بڕیارە دەن کە هاوسەرگیری دروستکەن
لەسەر بنەمای عقدێکە ڕێکەوتنێکە گرێبەستێکە لە بینیانە ئەوان بە ئومێدی ئەوەی هەتا ئەمێنن پابند بن بەو گرێبەستەوە کە لە نێوان خۆیانە مۆریان کردووە بۆیە ئەلێراکەوە بە ئومێدی ئەوەی کە تا ئەمێنن ئەوان پابند من بە گرێبەستەکە پێویستیان بە تەسامح هەیە ئەوەی وا ئەکات ئەم کاروانە درێژەی هەبێت و ئەو گرێبەستە کە ڕێکەوتون لەسەری تا سەر بێت یەکێک لەوانە یەکێک لە پایە گرنگەکانی ئەوەیە بێ لێبوردە بین لەلایەگەی وتمان مرۆڤ هەمیشە ئەگەری ئەوەیە هەیە هەڵە بکات لە بەرامبەر هەڵێ ئەگەر لێبوردە نەبین زوو ئەو ڕایەڵەی گرێبەستەی وا دروستمان کردووە لە بینی ژن و مێردەکانە زوو هەڵەوەشێتەوە بۆیە لێرەوە پێویستە هەمیشە هاوسەرەکان ژن و مێردەکان ئەویان لە بەرچاو بێت هەڵەکردن سروشتێکی مرۆڤە بەڵام باجیایکەینەوە هەڵە لەگەڵ تاوانە هیوادارم ئێمە فرسەتمانە بێت لە بەرنامەکەمانە قسە لەسەر جیاوازی بکەین لە نێوان هەڵە و تاوانە بۆیە ئەم دوانە فەرقی هەیە هەڵە ئەبێ لێبوردە بین لەگەڵ یەکتریە چونکە سەرچاوەکەی نەزانیە ئەگەر وانە بێت ڕاستی ژن و مێردەکان زوو ئەو گرێبەستی کە دروستیان کردو هەڵەوەشێت هەر لەسەر ئەو قسەی جەنابتان فەرمودەیەکی پیامبەری خوا صلی الله علیه و فەرمێ لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر يعني یەکێکتانی بەرچاو نەکەوێت یەکەم جار ینی بەباسی بە پیاوان دەست پێەکە کە زیاتر ینی شتەکە لەلایەن پیاوانەوە هەڵچوون و با بڵێن تێکدان زۆربەی کات پیاوان زووتر دەست پێەکەن ئەفەرمێ یەکێکتان ینی لەوە هەڵنەچن وا بکەن ئەوی کەتان بەرچاوکەوێ بە تایبەتی بە پیاوانەوە مؤمن مؤمنة إن كره ینی ئەگەر لە شتێکی پەست بوو ڕقێستا با بیری خوڕەوشتەکانی کەی بکەوێتوانێ لەمەی جەنابی شتەکە باسەکەی مادەم ئەم دوو کەسە قابلی ئەوەن کەم و کوڕی هەبێت لە هەڵسو کەوتەکانیانە با ئەوە بەهین نەگرن کە کاتێک کێشەی هەبێت وە فرمودەیەکی پیامبەری خوا صلی الله علیه و سلم کە باز بەوەکە إنما العلم بالتعلم والحلم بالتحلم والصبر بالتصبر باز دەوە کات کە هەموو شتێک پێویستی بە فێربوون و ڕاهاتنە لەسەری ئەم دوو تاکە کە لەم پرۆسای بەردەوامن پێویست هەر لە سەرەتاوە خۆڕابێنن لەسەر تەحملکردنی یەکتر سەبرگرتن لەسەر ئەو هەڵە بچووک و کەم و کوڕیانەی کە لە بەرامبەر یەکتریان بێ و هەر لە سەرەتاوە کۆمەڵە خاڵ گرنگە بۆ ژن و مێرد کە بۆ ئەوەی کە بە یەکەوە لێبوردە بن لەگەڵ لە ئاسکەم و کوڕی یەکترا لێبوردە بن ئەوەیە هەر لە سەرەتاوە بە یەک بڵێن کامەیە ئەو شتێک کە من ناڕەحەت دەکا و کامەیە ئەو شتێک کە ئەو ناڕەحەت دەکا بۆی هەر یەکەیان لە ئاست ئەم شتانەیە خۆ بە دوور بگرن چونکە بەردەوام بوون لەسەر ئەم کەمە و وردە هەڵە و کەم و کوڕیانە و ئەکات شتی گەورەتر دروستەکە ئەگەر سەرەتا بە لێبوردن و چاو پۆشی بەبەستەر بچێت لە ئەوەڵی ژیانیانە فترەی یەکەمە بەڵام چونکە ماوەیەکی دوور و درێژە عەقد دەکەم چونکە بۆ کاتێکی زۆرە وردە ئەم شتە تەراکوماتیە بێت وەوە ئەکات سەریەکنیشتن دروستە بێ تاوای لێت ئەمە لە بینیانە با بڵێن هەڵچوون و هەڵوەشانەوە و زۆر جار ئەوەی کە ئەوەی باسەکری ئەمڕۆکە لە چەندین لێکۆڵینەوەیە کە لە کاتی ئەم بابەتە سیرمەکرد زۆر حاڵەتی جیابوونەوەی بینی ژن و مێردەکان لە ئەنجامی شتی بچووکەوەیە بەڵام کە بەردەوامە بن لەسەری لە ئەنجامی چاوپۆشی نەکردن و نەسڕینەوە یەکێکە لە کێشەکان لە با بڵێن مەسەلەی لێبوردەیە مەسەڵەن ئەم دوو کەسە بێن بە دایمە خەریکی تۆ جارانیش ئەو هەڵەیەت هەبوو پێشتریش ئەوەت کرد دایمە خەریکی ڕابردوو بن ئەو ئین کەسانی کەم لێبوردن زۆر لە ڕابردوواژین دایمە بیر لەواکەنەوە ڕۆژێک گوای کرد و ئەمڕۆ ئەنی ئەمانە سەریەکە نیشن تاوای لێ تۆش ئەمە ساڵێک نییە و دوان نیە و ڕۆژێک نییە لە باسی ڕۆژ و دوو ڕۆژێ باسی چەند ساڵێکە بە دڵنیاییەوە ئەم شتە واکات لە دڵ یەکترا کێشە و گرفتەکان زۆر زیاتر بن ئەگەر بێن هەموو ڕۆژێک هەڵی کەم کوڕی ئەو ڕۆژە چاو پیا بخشێنانێ چی پێواز لێ ئەهەندرێەوە چی لێ خۆشە بێت چەندێک کەس یانێ خوڕەوشتی هەر بۆ ناگۆڕێت ئەکرێت لەمانە ینی ئەگەر مەجای سازشی تایە ئەم کەسە بڕیار با بڵێ وازی لێ بێنم باوا بێ و ئەشکێت لە هەندێک پێی بڵێ بێ گۆڕانکاری لەمانەیە دروستکەی و لەسەر ئەو خاڵانە ڕێبکەون کە لە یەکتری قوبوڵەکەن و لە یەکتری قوبوڵ ناکەن دواتر ئەم سازشەوە نەکات یەکێکیان دایمە مەغدور بێ و پێی بڵێن لێ خۆش بوو لێبوردا بعد جاریش لێ خۆش بوون و لێبوردەیی واز دەکات تەڕەفێکیان واز دەکات ئەوی کە لاموبالا دەبێ پێی وای لێ گوێ نایەتی وڵا هەر چی بکەم هەرچی کەم کوڕێکمەچی لێم قوبوڵەکە جاچژن بێت چ پیاو بێ چکە ئەم دوو تەرەفە ئینسانن چی لێ قوبوڵ بکرێمیش وای لێکە لاموبالی دەرەچەوە و زۆر کەس لەوانەیە کە باسی لێ خۆشبوونەکەن ئەڵێ بۆیە حەز ناکەم لێبور دەبم چونکە دوایی بەرامبەرەکەم ئیستیغلالی ئەم حاڵەتە ئەکا و ئەکا دیتر بەردەوام هەڵەو کەم و کوڕی و ئەوەیە بێت بۆیە ئێوە شتەکان گەورە کات و کێشەکان بەرەو ئاڵۆستر بەرێ ئەوەی لە لێکۆڵینەوەکان ئاماژە یەکێ لە قازی ئەمریکایان ئەڵێ ڕێژەیەکی با بڵێنەوەی باسێکە ڕێژەی لە 150 کێشەکان شتی بچووک و سادەن کە ئەوە هەڵناگرم گەنە ڕێژەی کاتی جیابوونەوە بەڵام لە ئەنجامی زۆربوونی ئەمانە بەیەکەوە نەبوونی لێبوردەی بەرامبەر ئەم هەڵە بچووکانە وای کردو ئەم دوو کەسە بڕیاری لێک جیابوونەوە لێک دوورکەوتنەوە بن ینی ئەمەش یەکێکی لەو گرفتانەی کە لە لێبوردەیە هەستی پێ ئەکرێت خاتو قەدەم خێر ینی بەو جەنابتە کە باست کرد یعنی یەکێک لە
بنەما ڕئیسیەکانی مەسەلەی علاقەی بینی ژنومێت کە هەتا لە ڕووی قانونیشە و لە ڕووی شەرعیشەوە کە دامەزراندن و ئەساسەکەی بریتە لە مەوەدە و ڕەحمە. ئەم مەوەدە و ڕەحمەیە یعنی ڕۆحەکەی بریتە لە چی؟ بریتە لەو تەسامح و لێبوردەیی کە لە بەرامبەر بە یەکتریا ئەنجامی ئەدەن. هەر کاتێک مەسەلە ڕۆحی تەسامح نەما ئەو کاتە ئەو حاڵەتی ڕەحمە و خۆشەویستی و مەوەدەی کە لە نێوان ژنومێردا دروستە بێت بێ ئەرزشە بێ و کۆتایی پێەیە. بۆیە یعنی بەڕاستی ئەبێ ئێمە ئاگاداری ئەوە بین، یعنی علاقاتی پەیوەندی نێوان ژنومێرد لە گەورەترین پەیوەندیەکانی مرۆڤایەتیە. بۆیە خوای پەروەردگار هەتا ئەو عەقدەشی کە لە نێوان ژنومێردەکەدا دروستە بێت بە عەقدی غەلیظ خوای پەروەردگار ناوی ئەهێنێ لە قورئانە. بۆیە ئەبێت یعنی بەڕاستی ئیحتیماماتێکی زۆر گرنگی پێ بدرێ بۆ ئەوی تاوەکوونێ مەسەلە لە مەجالی لێبوردەیە زیاتر مەسەلە بیئەی ناوخێزان باشتر بکرێ. بۆ چونکە یەکێک لەو شتانەی کە جگەلەوەی کە زیان ئەگەێنێ بە ژنومێردەکە ئەگەر ڕۆحی تەسامحیان نەبێ هەمیشە زیان ئەگەێنێ بە تاکی خێزانەکە. چونکە ئەبینی مەسەلە ئەم مناڵ ئەو کاتێک کە مناڵەکانیان لە سایی لە ناو ئەو ماڵەدا ئەژین لەگەڵ ئەو دایک و باوکە، کاتێک کە ئەبینی ڕۆحی تەسامح لە بینی دایک و باوکەکانین دوو کەسی زۆر نزیکن بەڵام هەمیشە ڕۆحی ئینتیقامیان تایە. بۆیە ئەم مناڵە وای لێیە موجه ئەبێ یاخود ئاراستە ئەکرێت بە ئاراستەیەکی وا کە ئەم مناڵە هەڵگەڕێتەوە لە کۆمەڵی سیفەتی بەشەری کە بۆ مانایی بڵێن ئینحرافەکە لە کۆمەڵێشت. بۆیە ئەم مناڵە سبەینێ وەکو دڕندەیەکی لێ دێت بەر ئەبێتە بەر وێزەی کۆمەلگا و هەمیشە لەوەدا ئەژی کە ڕۆحی ئینتیقام مەسەلە لە دەوروبەری بکاتەوە، لە خزمی بکاتەوە، لە خێزانی یعنی هەمان تەعامل دووبارە ئەکاتەوە لە ژیانی ڕۆژانەیدا. بۆیە دایک و باوک ئەرکێکی زۆر گەوریان لەسەر شانە، بەرپرسیارەتێکی گەوریان لەسەر شانە، جگەلەوەی کە خۆیان ئەبێت لێبوردە بن بەرامبەر بە یەکتری. ئەمە لە هەمان کاتە دەرسێکی گەورێ وانەیەکی گەورێ بۆ ژیانی مناڵەکانی کە ئەبێت ئاگاداری مناڵەکانیشی بێ. بۆیە ئەمە لەو شتانەیە کە پێویستەکە لە ڕووی لێبوردەیەوە کە ئێمە زۆر ئاگادار بین. ئێمە یەکێک لەو گرفتانەی کە هەمانە بەڕاستی لە تەسامح بە تایبەتی لە تەسامحە ئاسانترین طریقە کە ژنومێرد پێی بگەن ئەوەیە کە ئینسان زوو دان بنێ بە هەڵەکەی خۆیدا. بەڵام زۆر بەداخەوە هەندێک جار بە تایبەتی پیاوانی شەرقی ئێمە ئەڵێن پیاویش و ژنیش هەردووکیان پشکیان بەرەکەیە، بەڵام ئەبینی پیاوانی شەرقی کاتێکە ئەگەر بێت و هەڵەیەک بەرامبەر بە خێزانەکەی بکە پێی بڵێ من داوای لێبوردن لێکەم و ئەزانێت کەرامەت و قەدری شکێنراوە، تەنقیسی کەرامەتی کراوە، قەدری نامێنێ لە لای خێزانەکەی. وەکو ئێمە ئەڵێن ئەگەر بێت و لێبوردەی و لێخۆشبوون یعنی بەڕاستی ئەوە بێ خوای پەروەردگار خۆی لێخۆش بووە بەرامبەر بە هەموو بەندەکانی. جا ئەگەر هەڵەیەک هەبێ ئەگەر لە عەزەمەتی ئەو ئینسانەکەم بێتەوە ئەبوایە لە عەزەمەتی خوش کە چەند لێخۆش بووە بەرامبەر کە چەند لێبوردەیە بەرامبەر بە بەندەکانی سەرڕای ئەو هەموو تاوان و ئەو هەموو بێسن و سنوورشکانەی کە خوای پەروەردگار داوایان لێکانەی ئەیشکێنن ئەدینە. کەوا بێ ئەوەی یەکێکە لەوانەی لە لای ئێمە باوە پیاوان یاخودی ئافرەتان وا هەستەکەن، ئافرەتان هەست بە خەجاڵەتی ئەکەن و ئەزانێ ئەگەر داوای لێبوردن لە مێردەکەی بکە بەرامبەر باڵەکە هەست بە خەجاڵەتێکی زۆر ئەکا و ئەزانە ئیتر ئەمە مەسەلە لە هینی شکاوە، لە کەرامەتی شکاوە، پیاویش بە هەمان شێوە. بۆیە ئەمە زۆر ئاگاداری ئەوە بین و ئەم کاریگەریانە چین لەسەر ئەم ژنومێردە دروستە بێ لە ڕووی تەسامحەوە. من حەزەکەم کاک دکتۆر ئاماژەیەکمان بۆ پێ بدە ئایا ئەو کاریگەریە دەرونیانەی کە لەسەر ژنوپی لە پەیوەندیانە لە پەیوەندی خێزانیانە ئەو کاریگەری دەرونیانە چییە بۆمان باس بکەی بەڕێزت؟ بێگومان ئەم مەسەلەیە با بڵێن ڕەهەندێکی سایکۆلۆژی زۆر گرنگی هەیە لە خێزانە. بێگومان هەر لێبوردەیی کە دیوەکەی تری ئەکاتە یان عەکسەکەی ئەکاتە ڕق و ئەو کەسەیشی کە
کەسێک لە کەسێکی تر ئەبورێواتە هەڵەیەکی کردووە بەرامبەری ئەم دوانە یەکێکیان ئەوەی کە جەنابەت ئیشارەت پێدا دانان بە هەڵا لەگەڵ ئەو کەسەی کە لێبوردەیە ئەم دوانە فەزیلەتن ئەم دوانە بەس مەگەر مرۆڤی مەزن بتوانێت دان بە هەڵەی خۆیان بنێت و ئەو کەسێش مەگەر مرۆڤی مەزن مرۆڤی گەورە مرۆڤی پێگەیشت و لێبوردەیی هەبێت واتە هەردوو سیفاتەکە دانان بە هەڵا لەگەڵ لێبوردەیی یەکتری تەواوەکەن بەبێ دانان بە هەڵا لێبوردەیی معنایەکی نییە بەبێ لێبوردەی یعنی بەبێ لێبوردەیش معنایەکی نییە بەبێ دانان لێ خۆشبوون دوو مەدلولی لازم و مەلزومی یەکترین مەدلولی یەکترین بەڵێ هەروایە ئێمە هەنێ جار چەمکەکان لە پێچەوانی شتەکانە معناکانی بەدەسەهێنین وەک وتمان لێبوردەیی ئەگەر نەبێ ئەبێت دانی پیا بنین بڵین تۆڵەسەندنەوە باشە کە بێگومان تۆڵەسەندنەوە نەکبەتێکی زۆری بۆ مرۆڤ هێناوە بەعکسەوە لێبوردەییش ضرورەتێکی زۆر ئەبێ هەمومان دەستی پێوە بگرین لە خێزانە ئەمە ڕەهەندێکی سایکۆلۆژی زۆر گرنگ و باەخداری هەیە لەوەی کە لەلایەک پەیوەندیەکە درێژە پێ ئەدات ژنەکە یان مێردەکە هەڵەیەکی کرد و دانی بە هەڵی خۆیان ناوتی من هەڵام و لە بەرامبەریشە ئەو کاتێک دان بە هەڵەکەیانێ کە بزانێت مێردەکە یا ژنەکە خاوەن سیفاتی لێبوردەیە ئەگەر ئەو لێخۆشببوونی نەبێت لێبوردە نەبێت و دڵفراوانی نەبێرە بەرامبەر ئەوە ئەوشدان نانێ بە هەڵەیە ئەسڵەن سووریشە بێت لەسەر هەڵەکە یان هەنێجا هەڵەکەش ئەشارێتەوە بەڵام کە بزانێت ئەوی بەرامبەر لێبوردەیی هەیە ئەمیش پێی شەرم نییە و عیبش نییە بەعکسە وگوتمان گەورەیە کە بڵێت من لەمەیانە هەڵە بووم بڕیارە دەنجارێکی تر هەڵەیوان ناکەم و ئەمیش لێ خۆشە بێت اینجا کە لێرەیە وەکو وتمان ئەو کەسانی کە لێبوردن و ئەو کەسانی دان بە هەڵانن خاوەن دەرونێکی ئاسوودەن بەعکسی ئەمەوە ئەو کەسەی کە هەڵەکە و بەردەوام بێت لەسەری ئەمە دەرونێکی پەشێ و وێرانی هەیە و هەمیشە بیر لەوە کاتە کە چۆن بتوانێت ئەی عارەکانی خۆی داپۆشێت و لە جیاتی ئەوەی بیر لە ڕاستی بکات و بیر لە فڕۆفیاڵی زیاتر ئەکاتەوە ئەو کەسانە دەرونێکی نەخۆشیان هەیە بە هەموو پێوەرێکی دەرون ناسی عکسی ئەمەش با بڵێن ئەمە ئەو کەسەیە کە هەڵە ئەکات ئەمە باری دەرونێکەیەتی ئەگەر دانی نابە هەڵەکەیە دەرونێکی ئاسوودەی ئەبێت لەم ڕۆوە لە ڕووی دەرونیەوە دەرونێکە کە هەموو کەسێک پێویستە با بڵێن هەوڵی ئەوە بدات عکسەکەیشی ئەو کەسەی کە لێبوردەیە دەرونێکی ئارام و لەسەر خۆی هەیە چونکە لایەنی کەم دەستی بەژیانی گردو ئەوێت درێژە پێدەری ئەو پەیوەندیە بێت کە هەی بۆ لەگەڵێ عکسی ئەمەش ڕاستە ئەگەر لێبوردە نەبێت دەرونێکی نەخۆشی بیر لە تۆڵەسەندنەوە ئاکات و هەموو ئەمانە وا ئاکات کە شیرازی خێزان بەرەو تێکچوون بچێت بۆیە لێرەوە یعنی دان بەوە درگ بەوە بکەین کە ئەو کەسانی کە دان بە هەڵەیانێن و ئەو کەسانی کە لێبوردن خاوەن فەزیلەتن لەلایەکەوە کەسێتێکی بەهێزیان هەیە و مرۆڤێکی مەزنن مرۆڤێکی خۆشەویستن و خاوەن فەزیلەتن و ئەو کەسانن کە ئەتوانن پەیوەندی کۆمەڵایەتەکانیان باشی ببرن واتە لە دوو ئاستە لە ئاستێکی دەرونیە ئەوانە توانیویانە ڕەزامەندی دەرونی بخۆیان بەدەست بێنن لە ئاستی کۆمەڵایەتیشتا کەسانێکی پەسەندکراون لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسێکی لێبوردە کەسێکی خۆشەویستە و کەسێک دان بە هەڵەیە بنێت بڵێ من هەڵام کەسێکی خۆشەویستە لە ئاسی کۆمەڵایەتیە لە ڕاستیت تێگەیشتنێکی هەڵە هەیە لەوەی کە ئەڵێت ئەگەر دانم بە هەڵەکەمان ناوازانم ئیتر خەڵکی بە چاوێکی سووکەوە سیر مەکات یانەوەیشی کە بڵێت من ئەگەر لێبوردە موازانەی تر ئیستیغلال مەکە لە ڕاستی ئەمانە هەمووی سنووری خۆشی هەیە نابێت لە سنووری خۆی دەرچێت بەڵام هەر یەکەیان سیفاتێکی گەورەی مرۆڤن و ڕەنگە بڵێن بەس مرۆڤە مەزنەکان پێ ئەگات بەس مرۆڤە گەورەکان مرۆڤ کامڵەکان پێگەیشتەکان ئەتوانن کەسی لێبوردە بن وەک مرۆڤە کامڵ و پێگەیشتەکان دان بە هەڵی خۆیانە ئەنێن بۆیە لەم ڕۆ لە ڕووی دەرونیەوە پێویستە بەم شێوەیە مرۆڤ مامەڵی لەگەڵ هەردوو چەمکەکەی بکە دەستان خۆش بکەیت لێرە ئینە ناوبڕێک و دواتر ئینەوەلاتان بۆ تاواکردنی بەرنامەکە دووبارە سڵاو دێنەوەلاتان بۆ تاواکردنی بەبەتەکەمان دیارە کۆمەڵی خاڵ هەیە گرنگە لە کاتی لێخۆشبوونە هەردوو تەرەف لە خێزانە ڕەچاوی بکەن ئەوەش هەر لە سەرەتا یعنی بۆی کە لێخۆشبوون دروست بێ پێویست دەکات لە ئیدارەدانی خلاف و جیاوازیەکانە لێزان بن ئەم دوو تاکە پێویست دەکات هەر لە سەرەتاوە کاتێک یەکێکیان هەستەکە بەرامبەرەکەی هەڵچوونێکی تیا لە کەم و کوڕێک ناڕەحەت بۆ لە بێتاقەتێکی لێ تێنەگەیشتێک دروست بووە کە لایەکیان تووڕابێ پێویستەکە ئەوەی دووەمیان لە جێی خۆی ئارامگر بێەوە بە سەبر بێ وەڵام نایەتەوە نەکەونە با بڵێن نقاشێکی تونەوانێ خاڵێکی کە بەکارنەهێنانی با بڵێن هاوار و قیژە و با بڵێن شتی بریندارکرد لەو کاتانە چکە زۆر جار کێشە و سراعەکان لەوە گەورە بەشتێکی بچووکن بەڵام لە ئەنجامی ئەوەی کە بە هاوار دەربڕین یان بەکارهێنا یعنی لە ئەنجامی هەڵچوونەکە بەکارهێنانی شێوازێک لە بریندارکردنی یەکتر و ئاکات کێشە بچووکەکان گەورە بێت خاڵێکی کە پێشتریش ئیشارەتمان پێ چاوپۆشیکردن باس نەکردنی ڕابردوو یعنی هەندێک شتی بچووک هەیە پیامبەری خوا صلی الله علیه و سلم
بڵێم ئەو حاڵەتی زۆر جێبەجێ کردووە مەرج نییە لەسەر هەموو شتێک بۆستین و گەورەی بکەین هەندێک شتی وردە هەیە لە ژیانی خێزانیان چونکە ماوەیەکی دوور و درێژەوە کاتێکی زۆرە خیانەت ئەکرێت چاوپۆشی لێ بکرێت لە بینی ئەم دوو تەرەفە بۆ یەکتر و بەتایبەتیش نەچینەوە سەر شتەکانی پێش و ڕۆژەوا بوو ساڵێک وا بوو کە فڵانەشت ڕۆیاوا بوو کە ئەمانەش واکە گرفت و ئاڵۆزیەکان زیاتر بێت گرنگترین خاڵ لە ئیدارەدانی سەراعە داوای لێبوردن کە ئێستا دکتۆر ئیشارەتی پێە کە سەمەزنەکان یعنی ئەم دوو تاکە هەردووکیان کە بڕیاری ژیانی هاوبەژێن بڕیاری ئەوە بن کە ئامادەی ئەوەیان تیا بێت لە کاتی بوونی هەڵەوکەم و کوڕیە دان بە هەڵەکەی خۆیان بنێ بڵێ بەڕاستی من هەڵە بووم زۆر داوای لێبوردنەکەم هەوڵێم ئەمە دووبارە نەکەمەوە بە دڵنیایی شەوخۆ زۆر شتەیە لە ژیانی ڕۆژانەیە هەر دووبارە ئەبێتەوانێ ئەمە کۆمەڵی خاڵی زەرورن بەلای منەوانێ کە لە ئیدارەدانی هەر گفتوگۆیەکی بینی خێزانیا کە کێشە دروست دەبێت ئەو دوانە پیادەی بکەن بۆی لێبوردە بن بەرامبەر بە یەکتر بەڵێ خات قەدەم هەرێکێکی تر لە هەر لەو خاڵانەی جەنابەت کە مەسەلە زیاتر ڕۆحی تەسامح لە ناو خێزاندا زیاتر ئەکا ئەوش نەگەڕانەوە بۆ هەڵەکانی ڕابردوو یەکێ لە موشکیلە سەرەکیەکانی خێزان ئەوەیە کە کاتێ هەروکو پێشتریش باسم کرد یەک هەڵە ئەکا ئیتر تەواو هەرچی بەلەفی ڕابردوێتی هەمووی هەڵەیاتەوە یەتە بەرچاوی و ئەمە زیاتر ئەرکەکە قورسترەکە بۆیە یعنی بۆ چارەسەرکردنی ئەو حاڵەتە پێویستەکە تەعامل لەگەڵ ئەو هەڵەیە بکرێت کە تازە ڕووی داوە نەک تەعامل لەگەڵ ئەو هەڵانی ڕابردووەکە کە زیاتر ئەرکەکەی قورستر ئەکا و زیاتر باری ئەنێ وەکو ئەوەی جەنابەت باست کرد یعنی مەسەلەی چۆنیەتی تەسامح دیارە خۆی بۆ خۆی شێوازی تایبەتی خۆی هەیە دیارە ئێمە ئەگەر بکرێ زۆر جار هەیە هەروکو پێشتر باسمان کردمان پیاوی شەرقی لە لای خۆمان پیاوانی ڕۆژهەڵاتی ناوڕاست کە زۆر بە زەحمەت ئەڵێ مەسەلە بمبورە بە خێزانی ئەو هەڵەیەم کرد ئەکرێ ئێمە ناوی لێ بنین مەسەلە حاڵەتێک هەیە هێنانەوەی احتیزار و داوای لێبوردن لە یەکترکردن دوو جۆری هەیە جۆرێکیان مباشرە هەروکو ئەمەیان لە هەموو ڕێگایەک ئاسانترە یعنی هیچ مەصرفێکی تێ ناچێ ئەوش ئەوەیە کە کاتێ مەسەلە هەر کام لە هاوسەرەکان هەڵەیەکیان کرد بەرامبەر ئەوی تریان بڵێ بمبورە داوای لێبوردنەکەم مەسەلە ئەوە هەڵەیەک بوو بەسەرما تێپەڕی جارێکی تر دووبارە نابێتەوە یعنی ئەمە کەلیمەیەکی زۆر بەسیتە کە کەلیمەی بمبورە یعنی سەحری پەیوەندی نێوان ئەو پەیوەندی نێوان ژن و مێردە یعنی بەڕاستی گۆڕانکارێکی زۆر بەسەر ژیانیانە هەیە جاری وا هەیە یعنی ئەم کەلیمەیە دەرنابڕێن لە ناخی خۆشە ئەزانێ هەڵەیە بەڵام ئەیبینی شۆڕشێکی گەورە لە ناو خێزانەکە دروست ئەبێ بەوەی کە هەردوو لایەن هەوڵ لە هەوڵی ئەوەدان کامیان بەسەر کامیانە زاڵتر بێ و کامیان بۆیە ئەبینی ئەم احتیزارە ئەم چۆنەڵێکی نەڕاستە و خۆیە داوای لێبوردنە ڕاستە و خۆیە ئەگەر نەکرا احتیزاری غیر مباشرمان هەیە واتە داوای لێبوردن بەغیر مباشر ئەش بە کۆمەڵێ شت ئەکرێ کە لەوانەیە ئەمەیان تۆزێ تا ڕادێک ئەرکی تێبچێ وەکو ئەوە نییە کە مەسەلە تۆ بە کەلیمێ ینی ئەرکی سەرشانی خۆت سووکەی ئەوش ئەوەیە کە لە کاتێکە مەسەلە بە ناردنی مەسەلە ناردنی نامە لە بینی ژنومێدا جاروە بەسیترین شتە لە ئەسنای دانیشتان ناگەنە نەتیجە بەس تۆ کە کاتێ مەسەلە هاوسەرەکەت لە کاردایە لە دەرەوە یا بە پێچەوانەوە خێزانەکە لە ماڵەوە ناردنی نامەیە کە ئاو بکە بە دڵی خێزانەکە تایە بە دڵی هاوسەرەکەتە ئەمە گەورەترین شتەکە تۆ لەوانەیە بیکە ئەگەر بەدەمیشان نتوانی داوای لێبوردنی لێ بکەی بە ڕیسالەیەک و یاخود بە تەلەفۆنکردنێک و یاخود بە شێوازێک لەو شێوازانە و حاڵەتێکی تر ئەوەیە کە مەسەلەی هەوڵ بدرێت کە یعنی هەوڵی ئەوە بدرێ هەری کاب لە هاوسەرەکان کاتێک ئەزانێ یعنی مێردەکەی هەڵەیەکی بەرامبەر کردووە هەوڵ بە هاوکاری بکە کە تۆ مەسەلە شێوازی لێبوردەی چییە لێبوردەی خۆ هەر ئەوە نییە مەسەلە تۆ هینبی ئەبێت کۆمەڵێ ینی کۆمەڵێ هەڵسوکەوت بکەی کە لێبوردەی بەسەر تۆ دیار بێ هەروکو لە بەرنامەی پێشوا باسمان کرد وتمان فەرمودەیەکی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم لەبارەی ئەوەی کە مرۆڤ تا چەند ئەتوانێ ئەفەرمێت ئایا کردەوەیەکتان پێ بڵێم کە چەند ئەوەندە ئەجرتان زیاتر بکا لە لای خۆ یا یەکێک لەو کردەوانە ئەوەیە کە تۆ کەسێک سەردانت ناکە سەردانی بکەی کەسێک نەفامە سەبر لەسەر نەفامیەکەی بگری
باشە مەسەلە ئەمانە هەمووی یا مەسەلە کەسێک غەڵەتێکی بەرامبەر کردی بەڵام تۆ ئینتقامی لێ ناکەیتەوە تۆڵەی لێ ناکەیتەوە ئەمانە هەمووی کردار و ئاکاری جوان کە پێویستەکە لە ژنومێردا ئەم حاڵەتانە هەبێ بەڵێ ببوورە ئەگە فەرمونە ئاسایی لە ڕاستیە کۆی قسەکانی ئێوە منی ڕاکێشە بۆ شتێک ئێمە باس لە دوو ڕفتاری زۆر جوانی مرۆڤایەتیەکەین و پەیوەندی کۆمەڵایەتی بتەوەکە یەکێکیان دانان بە هەڵە ئەویتریان لێبوردەی بەڵام هەستم کرد با بڵێن لە قسەکانمانە هەر ئاواش لە ژیانی مرۆڤەکانیشە هەندێک جار تێنەگەیشتن یا خەڵە بەکارهێنانی ئەم دوو چەمکەش لە لای ژن و مێردەکان هەیە مەبەستم لەم قسەیە چییە یعنی کە مامۆستای شارەتی بۆدا هەندێک جار هەیە مەسەلەن مرۆڤێک ئەبێتڵێ لێم ببوورە ژەڵێ لێت بوران باشەدی بەڵام لە دوای هەڵەیەکی تر هەڵەکەی ڕابردووەداتەوە واتباتە لە هەڵدانەوەی لاپەڕەکانی ڕابردوو ئەمە لە ڕاستێ لێبوردەیی نییە ئەمە نە لێبوردەیە نەش دانانە بە هەڵەیە یعنی ئەمە ڕاستی ئەو کەسێک کە لێبوردەیە یا قسەیەکە لەگەرچی زمان لە پێشوەی بەڵام دڵ لە پێش زمانەوە قساکە ئەسڵان سەرچاوی قسەکە لە دڵەوە سەرچاوگری بەڵام زمان بەس تعبیری لەکە دەنگەکەی دەرەکە یعنی کە تۆ بە کەسێکە دوت لێت بورام غەڵەت ئەوتی هەڵم و تۆش وتت لێت بورە جارێکی تر ناکرێت لە دڵا بمێنێتەوە ئێمە ناکرێت تۆ لەو لاوەتە بێت لە تەمسیلکردن ئەبێتە جۆرێک لە تەمسیلکردن لەگەڵ یەکتریە دۆسیەکی بۆ هەڵەدەیتەوە ئەمێنێتەوە لە لای خۆت جێت هێشتووە لە کاتی پێویستە جارێکی تر دۆسیەکان هەڵەدەیتەوە لاپەڕەکە ئەمە تێنەگەیشتنە لە لێبوردەیی و هەروەها دانانیش بە هەڵەیە بۆیە پێویستە لە مەسلەی لێبوردەیە هەر بە معنای وشە ئێمە دڵمان پاکەوە بێ لە ئاستی ئەوی تر و بە هیچ شێوەیەک کەڵی ڕقوکینە و تۆڵەکردنەوە شتانەمانتیان نەمێنێت کاتێکیش کە جاری دووەم ئەو کەسە هەڵە بەرامبەرماناکات وەکەوەی جاری یەکەم بێت چونکە ئەگەر جاری دووەم هەر لە لامانە بمێنێت یعنی لی نەبوردن وەکوتم ئەبێتە تەمسیلکردن ئەمەوە اینجا کە یەک شتێکی تریش هەیە لە ڕاستیە زۆر جار هەیە ژن و مێردەکان با بڵێن تێکەڵیەکەی لە بینی ئەم دوانەیە تاوان هەیە لەگەڵ هەڵەیە هەڵە ئەبێ هەمیشە لێبوردە بین بەرامبەری ئێستا بۆچی مناڵ تاوانبار نییە چون مناڵ هەڵەکارە هەر کاتێک مناڵ هەڵەیەکی کرد نابێ لێ بێ نابێت سزای بدەیت ئەبێت هەڵەکەی بۆ ڕاستکەیتەوە و سزای پەروەردەییمان هەیە ئەوەیە کە تۆ مەسەرەن مناڵەکە نەها سەرزەنشتیشنا لە خۆشیەکانی ئەیگریتەوە یعنی ئەو داوای شتێکە ئەڵێ ئەمەد بۆ ناکەم تەواو مادام تو ئەو هەڵەیەت کرد ئەمە سزای پەروەردەیە تۆ پێد و توە بم بۆ چاویلان بەڵام ئەو هەڵی کرد دەڵێ مادام وات کرد ناتبم تەواو هەر با بزیڕێنێت ئەمە سزای پەروەردەیە واتە ئەو شتانی ئەو پێی خۆشە بەدڵی نەکرد ئەمە سزای پەروەردەیە مناڵ هەڵە ئەکە تاوان ناکات بەڵام تاوان ئەبێ بە قانونیش ئیسپات بکرێت و کەسی تاوانبار لێ خۆشببوونی بۆ نییە ئەبێ یاسا سەرپشک بێ لەو بینەیە سزا بدرێت اینجا ئامانجی سزایش سزای جەستەی و دەرونی نییە ڕاستکردنەوەی سلوکە لە ڕاستیە یعنی کەسێک کە ئێستاکە بۆچی بە سژن ئەوەترێت چاکسازی کۆمەڵایەتی یعنی کەسێک کە تاوانێک بکات ناکرێت لێ خۆشببوون هەبێت یعنی هیچ چونکە ئەمە شیرازەی کۆمەڵایەتی تێکەدا جارێکی تر و ئەم دوانە ئیستیغلالە ئەوەی کە ئەمە پێشتر گومانمان لەسەری هەبوو مرۆڤەکان هەنەجاڵێت ئەوەنە لێبوردەیی بوو ئیستیغلال ئەکرێم ئەگەر تێکەڵەیەکمان کرد لە بینی تاوان و هەڵەیە شیرازەی کۆمەڵ و خێزان تێکەچێت و ئێمە ئەبێت جیاوازی لە نێوان ئەم دوانە بکەین ئەو کەسەی کە هەڵە ئەکات و بەتایبەت هەڵەکە هەڵەیەکی شخصیە ئەبێت تەواو دڵفراوان بین لە بەرامبەری و لێخۆشببوومان هەبێت بۆ ئەویش ئەبێت جارێکی تر هەڵەکە دووبارە نکاتەوە بێگومان ئەمەوە بەڵام ئەگە تاوانی کرد و ئەبێت تاوان قەت لێخۆشببوونی نییە تاوانە بێت سزا بدرێت و سزا یاسا ئەبێت سزاکە دیاری بکات و ئامانجیش لە سزاکە ڕاستکردنەوەی سلوکە هەڵەکەیە نەک ئازاردانی و ئەمە بیرمەندێکی گەوری فەڕەنسی میشێل فۆکۆ زۆر بەوردی قسەی لەسەر ئەمە کردووە و چەندین بڵین کتێب و مەقالات و نووسینی هەیە جیاوازیەک کە نێوان دەسەڵاتی سیستەمکار و دەسەڵاتی مۆدێرنە کە تاک لە سیستەمی مۆدێرنەیە چۆنی ئامانج لە سزادانی مرۆڤی لە سیستمی مۆدێرنێتیەوە لە سیستەمی کۆنە یا سیستەمکارە چۆنی بووە بۆیە پێویستە ئەم دوانە تێکەڵ نەکەین لەلایەک هەڵە و تاوان لەلایەکی تریش مرۆڤەکان کاتێک کە باس لە دانان بە هەڵەوە لێبوردەیی ئەەکەن یەکتری ئیستیغلال نەکەن و ئامانجیان ئیستیغلالکردنی یەکتری نەبێت و تەمسیلکردنیش نەبێت کە بەدەم ئەڵێیت من لێت بورام جارێکی تر هەڵە نەکاتەوە ئەو کەسە و ئەو کەسێش لە دڵی دکتۆر حاڵەتێکە یعنی قبولکردنی
ئەو ستەمانی کە لە یەکتری ئەکرێ ئەوش یعنی حدێکی تایبەتی خۆی بۆ دانراوە بۆیە لە بیدایەتەوە ئەم تەسەڕۆحی تەسامحا کە یعنی لە زۆربەی ئەدیانەکانە باسی ئەکات و یعنی یەکێکە لە بەها زۆر گەورەکانی مرۆڤایەتی بۆیە ئەبینی یعنی ئەوە بۆ مانایە نایەت کە تۆ مەسەلە هەر زوڵم قوبڵگە چکە جاری وهەیە قوبڵکردنی زوڵمیش لە حەدی خۆی دەربچێت تاوانە بەڵام ئێمە حتا ینی کە کاتی سەیری ئاەتەکان ئاەتی قورئانەکەین لە پەیوەندی خێزانیە خی گەورە خۆی فەرمێ فئیمساکم بالمعروف ئەو تەسریحم بئیحسان یان بە چاکی ڕایانگرن یان بە چاکیش چۆنەڵی لە یەکتری جیا ببنەوە کەوا بێ یعنی ئەمانی کە ئێمە وەکو ڕۆحی تەسامح باسیەکەین لە ناو خێزاندا تا ئەو مەرحەلەیە کە هەموو محاولاتێکی گەورە کراوە بۆی ڕۆحی تەسامح لە بینی ژن و مێردەکە هەبێ چونکە ئەگەر ئێمە سیرکەین بەڕاستی یەکێک لەو شتە ترسناکانەوەی کە ئێستا لە ئامارەکاندا ینی بەردەوام 6 مانگ جارێکی بینینیان ساڵانە ئەی بینینەوە ڕێژەی جیابوونەوەی ژن و مێردەکان ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبوونەوەیە یعنی ئەمانە بە تایبەتی چەندان بەرنامەی ئاوا ئێمە بەو ئامانجەوە ئیکەین کە تاوەکوونی وردە ئەم ڕۆحی تەسامحا لە نێوان ژن و مێردەکاندا یەکتر قبولکەن بە جیاوازیەکانەوە لێبوردە بن بەرامبەری بە یەکتری بۆی بتوانین یعنی هیچ هەرنا بەشێک لەوەی کە ئەو هەموو تەلاقی کە لە دادگاکانە مەسەلا ڕۆژانە بە ڕێژەیەکی زۆر ئەکرێت لە نێوان ژن و مێردەکانە ئەمانە بەرەو کەمبوونەوە بڕوە ئەمە هەر لە ڕاستیە مەسلەی لێبوردن ودانان بە هەڵام مەشق و ڕاهێنانی ئەوێت یعنی ناشکرێت یەک لایەنە بە دوولایەنەیە هەمیشە ئەگەر من جاری یەکەم هەر لێ خۆش بووم لێبوردە بووم زاری دووەم و سێم ئەوەی بەرامبەرم هەر هەڵە بکات منش توانم نامێنێت لە سنووری خۆی زۆر زەحمەتە بێت ناکرێت ولا ڕاستی ئەم مەسەلانە هەمیشە دوولایەنەیە و بێت تای تەرازۆکان هاوسەنگ بێت اینجا هەنێ جار ژنەکە کە پیاوەکە ئیستیقلالکە یا پیاوەکە ژنەکە ئیستیقلال کات ناکرێت ئەبێ هەردوولا ئەو بەس لەگەڵیشی وەکوتم مەشق و ڕاهێنانی ئەوێت لە ڕاستیە بەڵێ دیارە ئاەتێکی خۆی پەروەردگارە فەرمێوە ئین تعفوا وتصفحوا فهو خير لكم کە باسی کەم و کوڕی و هەڵە ئەواناکە کە لە بینی خێزانە دروستەکە باس دەماکە کە ئەگەر لە یەکتریش خۆش بن باشترە بۆ خۆتان ئەمەش زانان بە دوو شێوە باسییان کردوان باشیەکی ئەوەیە خوا لە ئاەتەکانی کەشە باسیەکات ئەو کەسانە بن بە کەسی چاکەکاریان باسی ئەوەیە کە پاداشتی قیامەتیان دەزەکەوێت و هەندێکیشیان باس لەواکەن کە ئەمە بەشێکی چاکیە بۆ دنیا یعنی کۆمەڵە دەرەنجامی خراپ هەیە کە لە ئەنجامی ئەوەی ئەو کەسانەی کە صفەتی لێ خۆش بوونیانتیانە بۆیان دروستە بێ کۆی جەنابیش لە ڕووی دەرونیەوە ئیشارەت پێدا و کەسانە لە ڕووی دەرونیەوە تووشی ئاڵۆزی و کێشە ئەبن هەر لە ئەو خاڵانە کە باسی ئەم دەرەنجامانەکە کۆمەڵشت باسەکات وەکو ئەوەی کە ئەو کەسانە کەسانی سلبی ئەبن دائیمە ڕەشبینن دائیمە بەلایەنێکی نگەتیڤ بیرەکانەوە هەمیشە تاقەیەکی سلبیان تایە بە تەمای چاکبوون نین بەر بەرەو خراپە ئەڕۆن و ئەمیشە توانای پێشکەوتن و ئیبداعیان نامێنێت ئەوەنە سلبیەتیان تیاوێت لایەنی ئیجابیان زاڵ نابێت بۆ یەکێ لە ڕاهێنانەکان بۆ بە تەسامح ئەوەیە کاڵێ تۆ صفەتە چاکەکان و خراپەکان بێنە و ئەوەی کە جەنابەت ئێستا باسی کرد با تەرازوو هەبێ یعنی ئەم کەسە بێت تەرازووی کە لە بینی خۆیان کەسە چەنە هەڵگری صفەتی زۆر باش ئەوە چەنە کەم و کوڕی و شتی بچووکی هەیە من باز لە تاوان ناکەم تاوانەوە لەوە لە قورئانیشا بەیان کراوە لە فەرمودەشا باس کراوە لە دقە یاسایەکانیشا باس کراوە ئەوەی کە بە تاوان لە قەڵەم درێ حەقی ئەم دوو تاکەیە ئەگەر تاوان دروست بوو داوای با بڵێن بەڵام نەک خۆیان جێبەجێ بکەن ئەم تاوانێکی بەرام ئەبێ ئەو کاتە یاسا حاکم بێ و یاسا بڕیار باکیە تاوانبارە و چۆن عقوبەی تۆڵەکردنەوەی شخصی هەڵەیە چونکە ئێستا ڕێژەی کوشتنیش لە بینی هاوسەرانە دروست بووە ڕێژەی با بڵێن ئەو تۆڵەکردنەوەی کە عەزێدانی یەکتر با بڵێن ناڕەحەتکردنی یەکتر ژیان یەکتر بکەن بە با بڵێن ئەوەنە ئاڵۆز لە یەکتر بکەن تا ئیگەنێتە دەرەجەی تێکچوون و تێکچوونی لایەنی دەرونی کەواتە ئەمە دەرەنجامی خراپی بۆ هەردووکیانە بێت یەکێکیان ئەو لایەنی سلبیە یەکێکیان زۆربوونی و زیادکردنی ئەوەی کە باسی کرد تەلاق نەخێر زۆربوونی کێشەش یعنی کێشەکان لە مەحاکیمە بێ ئەندازە زۆرە و با بڵێن توانای حەلکردنی زۆر قورسە ئاڵۆزی و کێشەکان لە خێزانە کێکێکە لە گرفتەکانی کە دروستیەکات ئاڵۆزی کێشە لە خێزانە زیاکات گرفتەکانیشی جاری کاتێتەوە دەرەنجامەکەیەتەوە بۆ سەر مناڵ کە لە بەرنامەی پێشووترا باسمان لە دەرەنجامی بوونی کێشە لە خێزانە بۆ سەر مناڵەکان کرد
بێتە قوربانی زیاد لەوەی کاڤان ئیشارەتی پێکە یەکێ لە گرفتەکانی وێ مناڵەش فێری لێبوردەیی نابێت کاتی دایک و باوکێک ئامادە نەبن با بڵێن لە یەکتر لە هەڵەوکەم و کوڕی یەکتر خۆش من چاوەڕێ نەکەن مناڵەکان فێری لێبوردەیی بێ لەگەڵ دەوروبەرەکەیە و بۆیە هەر لە خۆیان تاکێک خەنەوانێ کەس بێنە زیان بە کۆمەڵگەژەگەنە زیان بە خۆشیانەگەنە ژیان لەگەڵ یا ئەستەمە بێت و ناتوانێت سەرکەوتو بێ لە ژیانی داهاتوویە بۆیە زۆر ئاگادار بن یەکەم یەکێ لە ئەوزان بنەمە پەروەردەکانیش لەوە چێ جەناب شارەزابیەوەیە کاتێک ئەم کێشە و گرفتان ناکەوێتە خێزانەوە جۆری لە هەڵە و کەم و کوڕی دروستە بێ نابێ مناڵەکان بەم حاڵەتە بزانن و لایەنێکی کەش دیوە جوانەکان پیشان بن دیوی لێ خۆشبوون ئەویان لەلا زۆر ڕاستە مامۆستا خۆی لە ڕاستیە دووسێ ناوەند هەیە مرۆڤتیایە گەورە ئەبێت و ئەو ژینگانن کە دوجار ئێمە ناسنامە بۆ مرۆڤ دروستەکە بەدەستێنێکێک لەوانە خێزانە مرۆڤ مناڵ بوونەوەرێکە لاسایی ئەویتر ئەکاتەوە یعنی ئەڵێ تۆ ئەمە قسەیەکە زانە دەروناسی کۆمەڵایەتەکان زۆر بەوردی قسەیانە سەر کردو ئەڵێ تۆ بە مناڵەکەت مەڵێ وابکەوە ئەمەکە ڕەفتاری خۆت چۆن بێت یعنی ڕفتارێکی جوان نیشان بدە بۆ خۆی ڕنگدانەوەی بێت و مناڵەکە خۆی بە خۆی ئەو ڕفتارەکە اینجا ئەگەر لە پەیوەندی نێوان ژن و مرد لێبوردەیی هەبێت ئەوە حاصل تەحسیلە ڕاستە خۆ ئەم ڕفتاری ئەوان مناڵەکە وەرێگرێت و لەگەڵ خۆشی ئەیگوێزێتەوە بۆ شوێنێکی تر ئەکسەکەشی ڕاستە ئەگەر ژن و مرد لێبوردە نەبن ئەم بڵێ سیر و ئەو بڵێ پیاز هیچ ڕێز و وەفایەک نەبینن لەمە نەمێن و حرمەتێک لەبینە بەتاکید ئەم کەلتورە مناڵەکە دوجار کچ بێ یا کوڕ بێت لەگەڵ خۆی ئەیگوێزێتەوە بۆ کۆمەلگا و لێرەوە با بڵێن کەلتورە جوان و ناشرینەکان لە خێزان و ئەگوێزرێتەوە بۆیە پێویستە دایک و باوکەکان زۆر وریای ئەم لایەنە بن لایەنی کەم بۆ ئەوەی ئەم کەلتورە مناڵەکانیان لاسایان کاتەوە بە شێوکی باش ومن قەناعەتمە بەشە لەوەی ئاڤانخانی شارەتی پیا من ئەوە ناگەڕمەوە مەسەلەی پیاوە ئەوە بەڵام بەشێ لەوەی کە لە کۆمەڵگەی ئێمە زیاتر وا باوەکە پیاوان کەمتر داوای لێبوردنەکەن و دان بە هەڵەوکەم و کوڕەکان ئەو پەروەردەیە یعنی ئەو لایەنە پەروەردەیە کە زیاتر لە مجتەمەعاتی ئێمە لە خێزانەکەی وا ڕاهاتووە کە پیاو هەمیشە مەصدەری قووەتە دەسەڵاتە نابێت نەرمیونیانی لێ بینرێت هەرچەند پیامبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانی عەمەلی خۆیان ئەو پەڕی نەرمیونیانی بەکارهێناوە چونکە ژیان بەبێ نەرمی و لەسەر خۆی و لێبوردەیی ناکرێت بەردەوام بێت ئەگەر واش ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەگەر ئێمە بەسمەوەی لە کۆنەوە نەک لە کۆنەوە ئەم ڕۆحیەتە وا دروست بووە کە ناکرێت پیا و ئەکرێت هەمیشە پیا و تەواوە و نوقسانیەوە نابێ هەم دان بنێ بۆی کە بڵێ من کەم و کوڕیم هەیە هەڵام ئەم پەروەردەیە کۆنە بەڵام ئێستا ئەکرێت جیلی تازە لەسەر ئەو پەروەردەکرێت چ کوڕ بێت چ کچ بێت کە لێبوردن صفەتێکی گەورەیەوە هەمان شێوە داوای لێبوردنکردنیش هیوادارین ئەگەر واش بە تا ئێستا هات بێت ئەیبێ پیاوان درک بەمە بکەن لەوەی کە لێبوردەیی خاڵێکی بەهێزی کەسێتیە ئەگەر پێشتر لێبوردەی ینی لێبوردەی وایان زانی بێ خاڵێکی لاوازە دەسەڵاتە قووەتە نا ئێستاکە لێبوردەی فەزیلەتە و یەکێکە لە خاڵە هەرە بەهێزەکانی کەسێتی مرۆڤ بۆ ئەوەی مادام وا ئێمە پیاوان کەسێتیکی بەهێزمانە بێ لێبوردەبین خوي حالتك كوتاي برنامجك غير قصيك بله والله من أنا أعلم يعني براسيك هر لكوتا قسمة يعني أو فوائد يعني ياخذ أو سوداني ك تسامح أي بخشة ب بيوندي نيوان جنومير هيش كرداري كي تربي نابخشة چونك دواجار هروكو لبيشتريشا باسم كر أويك تسامح هەمیشە ئەبێتە زیادکردنی خۆشەویستی لە نێوان ژن و مێردە نەک بە پێچەوانەوە ببێتە ئەوی کە زیاتر ببێتە ڕقلێبوونەوەوانە حاڵەتی شاسێ هەروکو جەنابتان باستان کرد ئەنجاری وایە هەر چاکاکی بەرامبەر بە کەسێک بەڵام ئەو هەر چاک نابێ ئەمانە لە ڕووی ئینسانێتەوە کەسانی شازن یعنی چاکەشیان لەگەڵکەی هەر خراپە و بەرامبەر بکەنەوە بۆی ئەمانە ئەکرێ بدرێنەوە دەست قانون و بدرێتەوە دەست ئەو حکومانەی کە لە قانونە بەرکارەکانە بەر ئەوە ئەکەون و لە دواجاریشە بەڕاستی تەسامح یەکێکە لەو کردوانەی کە تۆ دەستەبەری ڕەزامەندی خواکەی دەستەبەری ڕەزامەندی خواکەی یعنی هەتا تۆ سەیری خوای پەروەردگار مەسەلە ئەوەندە ینی پێخۆشەکە تەسامح لە بینی ژن و مێردا بێ ئاماژەمان پێ ئەدا بۆی کە ئافرەتان لیباسن بۆ پیاوان هەردووشیان بەرگن یعنی تۆ ئەگەر بەرگەکەت پەڵەیەکی پێوە بێ ئەچی پاچەکەیتەوە نەک بچی یەکسەر یعنی ئەو پەڕی مەحاولات بەکارێنی کە مەسەلە ئەو پەڵە و لە کەوشتەی لێ بکەیتەوە نەک کە لیباسیش نزیکترین شتە بە مرۆڤ کە ئەو کەسە ڕواڵەتی خۆی پێدا ئاپۆشێ بۆیە ینی بەڕاستی ئەوێ بەو جۆرە تەعامل لەگەڵ تەسامح بکەین لە نێوان
پەیوەندی ژنومێردا. زۆر ڕاستە ئێمە لە سەرەتای بەرنامەکەی شووتمان خێزان لە ڕاستیە چەند قاچێکی هەیە چەند پایەکی هەیە ئەگەر ئەم قاچانەی نامێنێت خێزان مانایەکی نامێنێت وە لەو بەرزیە نامێنێت دێتە خوارەوە بریتی بوو لە وەفاداری لە دڵسۆزی لە خۆشەویستی لە میهرەبانی بەڵام ئەوەی هەموو ئەم قاچانە ئەپارێزێت لێبوردەییە یعنی ئەتوانین بڵێن لێبوردەیی هەموو ئەم قاچانە بەهێز دەکات ئەگەر لێبوردەیی نەبێت خۆشەویستیش لاوازە بێت میهرەبانیش لاوازە بێت وەفاداریش لاوازە بێت بڵێ عمودی فەقەری ئەتوانین بڵێن لێبوردەیی پارێزەری یان بەهێزکردنی هەموو پایەکانی تری خێزانە. دەستان خۆش بێت کاری تۆ سپاس بۆ بەردەوامیتان لەگەڵمان لە بەرنامەکە دیارە لێرە گەیشتنێتە کۆتایی کاتی بەرنامەکەمان بینەرانی بەڕێز زۆر خۆشحاڵ بووین کە لەم بەرنامەیە لەگەڵتان بووین سپاس بۆ گوێگرتنتان لێرە گەیشتنە کۆتایی بەرنامەکەمان خواتان لەگەڵ.